بۆ یەکەم جار پەرلەمانی نەمسا تاوانی کیمیایی بارانی هەڵبجێ بە جینۆساید ناساند و بە کۆمەڵکوژی کورد ناوی بردووە. بڕیارەکە هەرچەندە تا ئێستا بە فەرمی بڵاو نەکراوەتەوە، بەڵام بێری ڤانەسڵان ئەندامی پەرلەمانی نەمسا بڕیارەکەی بڵاو کردوتەوە. ئەوەش لە سەراستی نێودەوڵەتی گرنگی و بایەخی خۆی هەیە لەبارەی دۆچێکە و ڕایگشتی جیهانی. پەرلەمان دەتوانێت ئەم سیاغەیە بەکاربێنێت یەک بۆ ئەوەی کە هەڵەبجە هەری هیچ نەبێ ببەخشێک لە هەموو زەڕیبەیەک، دوو لەسەر ئاستی نێودەوڵەتی کاری لەسەر بکرێت، سێ هیچ پرۆژە و بەرنمەیەکی هەڵەبجە ڕانەوەسێت هاوڵاتیان نەخۆشخانیان بە خۆڕایی بخوێنیان بە خۆڕایی بێت. ئەمانە هەموو پێناسی جینۆسایدن لەسەر ئاستی نێودەوڵەتی ئەو شوێنانی کە جینۆساید کراون خزمەت گوزاریەکان لە هەموو شوێنە ڕوەکاتەوە و شوێنە بەڕاستی ئێمە لەلامان پرسیارەکە پەرلەمانی کوردستان ناتوانێت تا ئێستا و نەشی توانیوە و گومانیشمانەیە لە کارکردن لەسەری کە پێناسەیەکی گەورە بۆ تاوانی جینۆسایدی گەلی کورد بکات. بەپێی زانیاریەکانی پەیام لە وردەکاری بڕارەکەدا هاتووە جارێکی دیکە ڕێگری بکرێت لە دووبارە بەکارهێنانەوەی چەکی قەدەغەکرا و ئەنجام نەدانی کۆمەڵکوژی. ئەوەی جێگەی پرسیارە تا ئێستا پاش 35 ساڵ لە کیمیایی بارانی هەڵەبجە پەرلەمانی کوردستان تاوانەکەی نەخستووەتە بەرنامەی کارەوە تاکو و بە جینۆساید بناسێنرێت. پەرلەمانتارێکی پێشووی پەرلەمانی ژۆکارەکەی ڕوون دەکاتەوە. لایەنی پەیوەندیداریان ئێمە وەکو پەرلەمان کە نەمانتوانین لەسەر ئەو کەیسانە هیچ بەرەو پێشچوونێک بە خۆمانەوە ببینین لەبەر ململانەی نێوخۆیی و حیزبی بووە. ئەوەندەی کەوا بابەت و پرسە حیزبیەکان بایەخیان پێدرا و بەرەو پێشچوون ئەوەندە پرسە نەتەوەییەکان بەڕاستی ئیشانەسەر نەکراوە. ئەو پشک و پۆستانی کەوا لە حکوومەت هەیە بەڕاستی وەکو گۆشتی قوربانی دابشکەوە مەسەر لایەنەکان و حیزبەکان، بۆیە لە ئاستی پێویست و بەرپرسیارەتدا نەبوون و نەیانتوانیوە هەستن بە ئەداکردن و ئیجرائاتکردنی هەم قانونی هەمیش کارێکی وا بکەن کەەوە لای کەمی تەعویزی کەس و کاری شەهیدان و یان ئەوانی کەەوە زیندانی سیاسین بە هیچ نەوعێک برینیان ساڕێژ نەکراوە. هەوڵەکان بۆ بە جینۆساید ناساندنی تاوانی کیمیایی بارانی هەڵەبجە لەسەر ئاستی دنیا و ناوخۆیی تەنیا لە چوارچێوەی ڕێکخرا و تاکە کەسیدایە. نەبوونی یاسای جینۆسایدش لە هەرێمی کوردستان گرفتی گەورەیە لە بەردەم بە سزاگاندنی ئەو کۆمپانیا وڵاتانەی چەکی کیمیاییان بەڕژێمی پێشووی عێراق فرۆشتووە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.